بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایش و لەدایکبوونی هەرێمی کوردستان چێ ئەنجومەنی ئاسایشی قەناعەت پێکرد کە کوردەکان لە بەرامبەر سەدام حوسەیندا بپارێزێت. چێ هەلومەرجی دروستبوونی هەرێمی کوردستانی دروست کرد، چێ ئەمریکای ناچار کرد بە دەستێوەردان. چۆن هەرێمی کوردستان دروست بوو؟ لە 2 ئەپڕەلی 1991دا فەڕەنسا بە فەرمی بۆ یەکەم جار پرۆژەیەکی دا بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان. سەرۆک فرانسۆ میتران داوای لە نەتەوە یەکگرتووەکان کرد کە سەرکۆنەی داپلۆسینی کوردەکان بکات و تەنانەت هەڕەشەی کرد کە ئەگەر ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان نەجوڵێت فەڕەنسا بە تەنها بڕیار دەدات و پرۆژەکەی جێبەجێ دەکات و لە بواری مرۆیی و دبلۆماسیدا بەدەم کوردەکانەوە دەچێت و گوتی یان لەگەڵمان دەبن بۆ یارمەتی کوردستان یان بە تەنها دەست پێ دەکەین. جۆن مێجەر سەرۆکوەزیرانی بەریتانیاش پشتیوانی لە پرۆژەکەی فەڕەنسا دەکات و داوا دەکات لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەم کوردەکانی عێراقەوە بێن و یارمەتیان بدەن. سەرۆک جۆرج بۆش لە سەرەتاوە نەیدەویست بە هیچ شێوەیەک دەستێوەردان بکات و دژی هەر هاوکاریەکی کوردەکان بوو. ئەو پێیوا بوو ئەم جۆرە لە دەستێوەردان گرفتی گەورە بۆ سیستەمی جیهانی دروست دەکات. لەسەر ئەم هەڵوێستەی جۆرج بۆش ڕوبەڕووی چەندین ڕەخنەی تون بووەوە، تەنانەت لەلایەن خودی جمهوریەکانی هاوڕێشیەوە. پرۆژەکەی فەڕەنسا بریتی بوو لە ئیدانەکردنی فەرمیانەی سەدام حوسەین و ڕاگرتنی داپلۆسینی سەربازیانەی کوردەکان و بەهانا هاتنی مرۆییانەی کوردەکان و ڕزگارکردنیان لە مردنی دەستە جەمعی حەتمی. پرۆژەکەی فەڕەنسا ڕاڕاییەکی بێسنووری لای وڵاتانی وەکو چین و هند و یەکێتی سۆڤیەت و چەندین وڵاتی دیکە دروست کرد و هەمویان پێکەوە دەترسان لەوەی کە لێرە بەدواوە ئەم جۆرە لە بڕیار شەرعیەت بدات بە دەستێوەردان لە کاروباری ناوە خۆیاندا. بەڵام لە کۆتاییدا دیبلۆماسیەتی فەڕەنسی یاریەکەی بردەوە و هەموو لایەکی قەناعەت پێکرد و لە 5 ئەپڕەلی 1991دا دە ئەندامی ئەنجومەنی ئاسایش بە یەکێتی سۆڤیەتی شەوە دەنجیان بە پرۆژەکەی فەڕەنسادا و بڕیاری پاراستنی کوردەکان بە فەرمی واژۆ کرا. گرنگی ئەم بڕیارە تەنها بریتی نییە لە پارێزگاریکردن لە کوردەکان، بەڵکو گرنگەکەی لەوەشدایە کە لە پاشلکاندنی ویلایەتی مووسڵ لە دیسمبەری 1925دا بە عێراقەوە ئەمە یەکەم دێکۆمنتی نەتەوە یەکگرتووەکانە کە بە فەرمی ناوی کوردەکانی تیادا دەهێنرێت و کوردەکان وەک گروپێکی سیاسی باز دەکرێن و دەخرێنە سەر شانۆی جیهانی. لە 8 ئەپڕەلی 1991دا بەریتانیا دوورتر دەڕوات و بە فەرمی داوای دروستکردنی ناوچەی ئارام بۆ کوردەکان دەکات. 2 ڕۆژ دواتر ئەمریکیەکان داوا دەکەن کە نەک هەر ناوچەی ئارام دروست بکرێت، بەڵکو ئاسمانیش لە فڕینی فڕۆکەکانی عێراق لەو دیوی هێڵی 36ەوە قەدەغە بکرێت. هێڵی 36 دەکەوێتە هەمان ئەو ناوچەیەی کە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی لەسەر دراوە و لێرەوە واشنتۆن ناچار نابێت سەر لە نوێ بگەڕێتەوە بۆ نەتەوە یەکگرتووەکان. لە 16 ئەپڕەلی 1991دا هێزەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا لە تورکیاوە دێنە نێو خاکی عێراقەوە و ناوچەی ئارام دروست دەکەن. سەدام حوسەین بە ئامانجی دروستکردنی بۆشایی دەوڵەتی دەستگاکانی دەوڵەت لە کوردستان دەکشێنێتەوە و کوردستان دەخاتە ژێر گەمارۆیەکی سەختەوە و پێی وایە بەم هەنگاوەی کوردستان ناچار دەکات بگەڕانەوە بۆ باوەشی بەغدا. بەڵام لە ڕاستیدا ئەم هەنگاوەی سەدام حوسەین بوو بە هۆکاری خێراکردنی پرۆسێسی دروستکردنی هەرێمی کوردستانی عێراق وەک دەوڵەتێک لە نێو دەوڵەتدا کە 30 ساڵە بەردەوامە.